پێنجێن بەبێتۆ نزیکە مەرگم لوبنان شکێن بووی داخی بە جەرگم بەڵێ من و ئاواری وێنەگر و پێشەوەی هاوکارمان گەشتنە شاری پێنجێن ئێمە لەشەوە ئەم وێنەیەگرین بەڵام چاوەڕێیەکین تا بەرەبەیان زانین پێنجێن چیەڵێت لەگەڵمان نابن. ئێستا بەیانیە و خۆر لە پێنجێنەوە هەڵهاتووە و ئێمەش بەرنامەکەمان دەست پێکەین لەگەڵمان نابن. پێنجێن ئەوەی کە بەبیری متەمە پێنجێن بیری ئێمە نیە پێنجێن کۆن بووە پێنجێن کۆمەڵەشی لەسەرەیەکێ لە نووسەرەکان لە پێنجێن لە پێنجێنەوە هاتووە ئەو پێنجێنەش ئەوەیەکیان نەگردی حاج شێخە کە دیارە ئەم کێوی ئەحمد جەرە کە جوێنە بەڵێ ئەو قەڵاکەیە ئەم کێوەی حەمەقاسەیە ئەمەی پشتمانە و قوڕەڕەشە ئەو کە لە دوورۆیێت ئەو پێنج شوێنە دیارەوەکو باخ و ڕەمزێکی جوانوانەوە پێنج جوێنەی نەخشاندەوە یەکێ لە نووسەرەکان ئاواڵێ بەڵام بە ڕەحمەت بێ هەمەی باخەوانمان هەبوو ژێکێ بوو لە پیاوە زیرەکان و نووسەر و بەتوانە بوو تقریبان وەختی خۆی گیرا هەژدە ساڵێ سەرج ماڵەکەی لەویا بوو لە کاکە حەمە کە دانش بۆ منێ گەڕا پێنجێن لە پێنج شوێنەوە دروست بووە کە وەختی خۆی پێنج وەکو پێنج دێگەی دێ بچوو یەکیان بەرباغ بووە کە لە پشتی ئەو حاج شێخە یەکیان ئەم قەڵادەیە کەوتا لەم شیوە دوو دێکۆنە کە ئیسێژە شوێنەکانی ماوە و ئەسەری ماوە و قوڕەڕەکەینە چوارباخە کە قەبرستانەکەی و ئەوەی ماوە لەو دوێش بووبانە ئەوانە کە ئەوانە شوێنەکانشان ئەسەر و گۆڕستان و شەکان ئێماوە وەختی خۆی کە داگیرکە هاتووە داگیریان کە ئەوانە هاتوون ئەم شوێنە بە حکمیەوەی چواردەوری گیرا و شوێنێکی عاسی بووە لێرە نیشتەجێ بوو ناوە پێنج شوێن لە پێنج شوێنەکە بووە بە پێنج گوێر ئەوانە ئەوە یەکێ بۆ لە هینەکان کە سەرچاوەیە کاغا حەمە زۆر باوەڕی پێی بۆیە ئەمەیان ڕاستە ئەوە پێنجۆن لە وەختی خۆشی پێنج عەشیرەتی تیا بووە وەکو عەشیرەتی بارام عەشیرەتی مخە عەشیرەتی حسەینی عەشیرەتی قوبات عەشیرەتی تریشی تیا بۆ ئەوانە ئەوەش هەر سەرچاوێترێکە ئەڵێن ئەم پێنج عەشیرەتە لە پێنجێن ناژیاون بۆ پێنج عەشیرەتەوە ئەوە نابرام پێنجێن هەر حیزبە و ئەڵێ پێنجێنی فڵان ڕەنگی منە بەڵام پێنجێن هی چێ پێنجێنی خۆیەتی خەڵکەکەیەتیانی حیزبەکانە ئەوەی من بزانم پێنجێن تەنهای پێنجێنیەکان بووە و پێنجێن کەسیش نەیتوانیوە بۆ تەنها لایەنێک کۆنتترۆڵی بکە لەگەڵ هەموو سەردەمەکانە بەرەو پێشچوونی بەخۆی بینیوە لەگەڵ ڕەوتەکانە سیاسیەن و سەربازیەن چۆتە پێشەوە و لە هەموو لایەنەکان پێشمەرگەی هەبووە و کۆمەڵە شەیدی قارەمانی هەبووە و تەنها کەسێک کە نەیتوانی بێ لەگەڵ خۆیانی کە بەعز بووە یەکێک لە گەڕەکانی پێنجێن ناسراوە بە گەڕەشی بەرکێوە گەڕێکی بەرکێوەکەوێتە پێنجێنی سەرەوە دەوێی ئەم گەڕەکە گەڕێکی تریشی بەدواوەیە بڵێن وەکو گەڕێکی کانی باخی کە سەرەوەیە گەڕێکیشی جوولەکانە بەس ئەم منتیقەیە کە ئێستا ئێمە لی وەساین پێ وترێ ئەو بۆ سەرەوە پێوترێ گەڕێکی بەرکێوە ئەبینین ئێستا شوێنی ڕووخاو هەیە ئەو کاتێک کە شەڕی ئێران و عێراق تیا بووە ئەم شوێنە بە خاپووری ماوەتەوە تا ئێستاش دیمەنەکانی ئەم شوێنە وەکو جۆنگەکەوەیە ئەم شارە هەمووی ئەمانە کە خۆتانی بینن سەیریکە هەمووی کەلاوەیە ئەمە کات هەمووی ماڵ بووە و ئەوەش بازارەکەی لێەوە هەمووی دوکان و بازار و ئەمانە بووە بەڵام تا ئیسا کە لە سەردەمی ڕژێمی باسەوە ڕووخاوە حکوومەتی کوردستان تا ئیسا بەیاخێکی بە پێنجێنی سەرۆ ناوە حەمامێکی شەبوو لێ بەڵێ حەمامی چوارباخەوە ئەوە حەمامی ڕەشە چالەیە ئەوە حەمامی حاجی مەحمووە وڵا گرنگی پێراوە بەس مالەسە بەداخەوە زۆر بەداخەوە پێنجێنی سەرەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر ئیهمال کراوە
خۆمان چەند جارێ داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بە جەنابی قایم خام چوینەتە لای کە لە ئاساس ئەم ناوەمان بۆ قێتاوکە بۆی تەواو ئاوەدانەیەکی تەواوی پێوە دیار بێت بەڵام خەڵکەکەی زۆربەی زۆری چوونەتە خوارە و زیاتر خزمەت گوزاریەکە لە خوارەوە کراوە لۆقمشی تایە ئیتر ئەمانە ئەم شاقانی تۆی بینی پانی شەوقەت وانە هەمووی بە لۆقم هەمووی لۆقمە کارەساتی تیا ڕوویەوە بەڵێت کارەساتیش خەڵکی ئەمەنتیقش قاچی تیاپەڕیوەتیایە کوژراوە لە حکومەتۆیە ئەبێ حکومت خۆی ئەو شوێنانە بگەڕێن ئەو کوێ لۆقمیتیایە ئەوانەی کە لۆق ماڵانگرنەوە بیان بەەوە هەڵیان گرێتەوە پێم جوێن بە بۆنەی شەڕی عێراق ئێران و بەڕاستی کۆمەڵە لوغمی زۆریات یاسێ و شاخە ئاسم بڵین کانی شەوەکە لە ملەکەەوە کە ئاوایەت بە کانشۆکە هەموو حدودەکە ئەلغامێ زۆری تایە ئەلغامەکان ئەم شاخانە هەمووی تیا بوو بەڵام نەم دوای بە بۆنێت تەقانەوە زۆری خەڵک خۆێت تەقاوە پیاوانە منێکێکم لانە کە خۆم چوومە شوێنە پیژمعای پێڵێن ئەوانە تقریبا 3 چوارینەوە حوت بوو سەعات چارەك بۆ 2 بوو ئەوانە بەڵێ وەکو پیاسێ چوومە و شوێنە ئەلغامێ لێیە هەردوو قاچم پەڕی ئیسێش پێنج جوێن ئەلغامێکی زۆری تایە منەزەماتی وەڵی ئەکەوێتە ئەستوێ حکومت و ئەو منەزەمانەی کەن ئەو منەزەمانی کەن شوێنەکانی شوێنی ئاسین بەڕاستی شوێنێ نییە کە بڵێن وەکو دەشتێکی بێ کە بڵێ ئەتوانم دەر بم و ئەبە ئاسانی دوو هەم زۆر شوێنی هەیە ئیسێ جمهوری ئیسلامی بەڕاستی لەسەر حدودەکانی خۆی ئەو تەلمەنەی کە کردوێتی بەم دوای ئەلغامی داناوە لە کۆڕەوەکەی ساڵی 1990ەکە ئەوەی کە لە سلەیمانی و یاخود لە شارەکانی تری کوردستان و کەرکووک و چەمچەماڵ و بەرەو پێنجێن هاتن پێنجێن بۆ ئەو شوێنی کە خەڵکتیایە حەسایەوە لە کۆڕەوەکە یەکێ لە ماڵەکان کە لێرایە لە گەڕەشی بەرچێ و ماڵی ئێمە بوو وەرن لەگەڵمانە ئەمە و خانووە بوو کە ماڵی ئێمە لەم شوێنەیە لە کۆڕەوەکە با بڵین لێرە نیشتەجێ بووین بەڵێ خۆی لە وەختی کۆڕەوەکات نەک خەڵکی پێنجێن خەڵکی خوارەوەش هەمووی هاتن لێرە کۆبوونەوە و لێرە حەسانەوە و لێرەوە مانەوە بەڵام زۆربیان گەڕانەوە زۆر بەشیان لێرە ماونەتەوە و خانووشیان ناونەتێ و لێرە ئیش و کاری ژەکەن بەڵام زۆربەی پێنجێنەکان زۆر بایەخی پێنەێرەوە پێم وایە خەڵکی پێنجێن هیچ کاتێ خاوەنی خان و خاوەنی ئەوە نەبوو لە ئاستی میوانە من پێشتێژ ئەزم کردی لەسەر دەمی پێشی سێشا پێنجێن بە شاری میوان دۆست و بە شاری نان بۆ ئەوە مەشهور بووە وتێلی تیانە بوو لەو دوایانەیشە من بۆ نمونە باوکی خۆمت پێڵێم و کۆمەڵی خەڵکی تریش ئەو ماڵەکەی باوکی خۆم بوو لەوێ ئەم ماڵی کە ئیسێ کراوتە لەوێ باوکم کەپرێکی کرد بۆ ژێرۆ کۆمەڵی برادەری تیابوون ئەوانە پێشمەگە بوون بابەتە ڕوان بە ڕەحمەت بن هەموو خەڵکێکە هاو خەڵک هەتا شوێنی خۆی کە نەبوو بەڵام شوێن ماڵەکانی هەمووی کرابوو بە کەپر بە هەموو ئەوکی ژاوکاریان کرد خەڵکەکە خۆیان نتوانەوە شایدێ بنسێ منەچێ بڵێم وەکو پێنجە لەوانە بڵێن شارەکەی خۆی هینەکەوانە بەڵام واقعی ڕاستی ئەوەیە کە ئیسێش خەڵکی پێنجێن لە هەر شوێنێ بن خەڵگەتوانێت شایدی لەسەر وەزعبە ئێرە مەزارگەی ئەلیا سەفرایە چیرۆکی ئەم ئەلیا سەفرایە چیرۆکێکی سەیرە ئێمە نایگەڕینەوە چیرۆکەکە با دانیشتوانی شاری پێنجێن خۆیان بگەڕنەوە بەڵام چیرۆکێکی سەرنجڕاکێش ئەم گۆڕە بۆ لێرایە و بۆ ناویشان ناوە ئەلیا سەفرا ئەگەڕنەوە ئەڵێن ئەلیا سەفرە گوای ئەو شەخصە بووە خۆی لە حاجی شێخ بووە حاجی شێخ قەبرستانەکەی ئەو بەرەوەیە بۆکو بیستومە ئیتر نازانم تا چەند ئەمە ڕاستە لەو بەرەوە هەڵفڕیوە چۆتە ئەم بەرەوە بەوە پیان وتوە ئەلیا سەفرە یعنی لە حاجی شێخەوە لە قەبرستانی پێنجێنەوە کە هەچ مردووە لەو قەبرستانە کۆنەکەی پێنجێن ئێرەیە لەوێ هەڵفڕیەوە هاتۆتە ئەم بەرەوە بۆیە پیان وتوە ئەلیا سەفرە بەڵێ ڕۆژانی چوارشەمان دانیشتوانی شاری پێنجێن یاخود خەڵکی تر ڕوەکەنە ئەم مەزارگەیە کە مەزارگەی ئەلیا سەفرایە ئەوە تاوکە ئەبینین ئەم پەڕوانی پێوەیە دیارە هەر کەسە و بەنیازی دڵی خۆی پەڕۆیەکی بەستۆ پێوەی بۆی کە نیازەکەی یاخود داخوازەکەی بێتە دی لەم گۆڕا پارنەوە و نزاکن لەم کاتەیە و پڕۆیە کەڵەواسن و تاوەکو ئەو داخوازی کە هیانە یاخود ئەو هیوایی کە هیانە بێتە دی
ئەم شوێنە پێوترێت ئەلیا سەفرا. چوینەتە حاجە لیا سەفرە و چوینەتە ئەسحاب وڵاو چوینەتە شخصی لێژێ و چوینەتە پیر محەمە و چوینەتە مەلاو ڕەحمان و ئیتر مفتی تیا بۆ مەلاو ڕەحمانی تیا بووە و ئێمە کۆمەڵی پەڕۆ بینیم با بڵین بە مەرقەدی ئەلیا سەفراوە پەڕوانە بۆچی؟ وڵی ترەوە هەر زوو پێیانەوە کردووە و تر خەڵک ئیتقای پێ بووە ئیسەشت پێوەیەکەن ئێساش پێوەکە وڵی سەش زۆر نیازی دڵیان والله تر ئەچن بۆ نیازی دڵیان بێ بۆ هەچیە بێ ئیتر ئیمڕۆ تۆزێ خەڵک بیر بە شخص و شت ئەگینای سانەمەوە ئیتر خەڵک گەنجەکان نەوەڵە ئێمەشتە خۆ توانامان نەماوە لێرە نین و ئەو شاخی کە لە پشت بنەوەیە قەڵایەکی لێیە پێوترێت قەڵای کچێ. ئێمە کەمێک شترەگەینەوە ئێوەش لەگەڵمانە بن هەر لە شاری پێنجوێنین.